زۆر سێرە لە شەوە تەلەفۆنی بۆ کەم مۆبایلەکان داخراوە وەڵی هەرێتونە بێ گیراوە سفر پێنج گەورم تاوانبارەکەمان بەرچاو کەوتووە و لە هەوڵی گرتنیین خۆش بێ لەمە گۆڕانکاریەکە ئاگادارم بکەنەوە بەڵێ باشە بەسەرچاو بەخوا بێتاوانم هیچم نەکردووە کاکە بۆم کرد وەڵڵا هیچ پێ نییە تۆ لەخۆ هاتوون بگرێت زای چییە؟ گەورم بەخوا بێتاوانم هیچم نەکردووە ئێوە لە زیامتان کردووە چۆنی چ نەکردووە ئەو معلوماتانی کەلامانە ئەو برادرانی کە ناویان بکەین ئەی ئەمانە چیە تاوان بەخواوەینی من نییە برادرە بووتی بالاو بێتایەمەوە نابام لە شتیوان نییە زۆر باش ئاگال لە شتیوان نییە وەڵە گەورم